پروسه سیاسی هرما کوردستان هشتا د قونغا هیوی خواستن و داخوازا سرکردین خوا در باس نکریه. همو هر وی رستید بیجن که هلو مرج لوه که جه پاشخستن قبول نکن. لگاو عملی هشتا دیار نینه. اندامه که مکتبا سیاسی که تیجید بیشتن پیتیویا آلیل آست روشه دابنو. ایدی روش به رواسیای نهلن. هذا سیاسی کان شرم کن لو هم قربانیه ایدین یک پارچه و یک دنگ بن بیری تسکی حزبیاتی و دستات خوازی کوریان نکا لبرو من پیمای ملیت کمان استال همو سردمی تر زیاتر خطری لسره دشمنانی ملیت کمان خریکن همو یک گرنوا شر داعش برو نمانه چه و اوی که دنیا پیوستی به مبو رنگ اوی اختر پیوستی پیمان نبی. سبارت به جوینو رنشنن آلین ناکوک هر یک جه گوران و پارتی که جوین نابراوان بوین آسنگ که آمازن لهمبر پروسه سیاسی لسر نرین خوین بریانها رجدن و همان آخفتنان دکن که زیتر جه چند مهن وان آخفتنان دکن. لایەنە سیاسیەکان هەموو حزبی سیاسی و حرەکە و فکر و بیر و بۆچوونی سیاسی وەسیلەیەکە بۆ غایەک دامەزراوە. ئومێدەوارین هەمومان بگەڕێینەوە بۆی کە بیر لە غایەکە بکەینەوە کە ئەویش بەرژەوەندی خەڵکی کوردستانە و هەمومان بۆ بگەڕێینەوە بۆ خاڵە هاوبەشەکانمان بۆەوەی لە خزمەتی گەل و وڵاتەکەمان دابین. هەرچەندە ئالی بەردەوام داخوازا گوتوبێژ و دانوستاندنان دکەن لێ هەیانها گاڤ بوونەهاتینە هاوێتن بەتایبەت پشتی 12 ئۆکتۆبەرا ساڵا دەربازبووی کاریشە زیاتر کوور بووینە دەمێ ڕێک نهاتیەدان سەرروکێ پەرلەمانی بچیتە سەرکاریخوا لە باژەری هەولێرێ ئەندامێکی جیڤاتە نیشتیمانیە تەفگەڕا گۆڕان بێژدەنە vێت دەرفەت بێتە خۆشکردن بۆ دەستپێکردنا گوتوبێژان. ئێمە وەکو بستنەوەی گۆڕان کە لە سەرەتاوە بڕوامان بە خەباتی مەدەنی هەبووە تەنها ڕێگایەک بۆ چارەسەری کێشەکان و قەیرانەکان پێمان وایە گفتوگۆ و دانیشتنە بەڵام گفتوگۆ و دانیشتن بەبێ زەمینەسازی پێشوەختە ئێمە پێمان وایە هیچ ئەنجامێکی نابێت بۆیە پێشوەختە بێ زەمینەسازی بۆ بکرێت اینجاکە گفتوگۆ و دانیشتن ئەنجام بدرێت. هەرچەندە چاوەڕێتی تێکردن پێکاینا سەرکرداتی هەفبەشە یەکەتی و گۆڕان هەنگێکێ بێوێ ڕاوەستاندنە بدەتن لێوەها دیارە هەیانەها گاڤ هێشتا نهاتینە هاوێتن لەسەر ئاستێ ناوخۆنە ئەو گاڤە ئەو بۆ کوما گشتیژی پروسە چه گۆڕینەک بێخۆڤە نەدیتیە.